الدستورية الذي ضمن حرية الرأي والتعبير. ئەمڕۆ هەموو جیهان لەگەڵ ئێوە نەفرەت لە بکوژ و مافیاکانی تاوان دەکاتەوە. هەرێمی کوردستان و عێراق ژنگەیەکی لەبارە بۆ دەربازبووانی بکوژان لەو تاوانانەی بەرامبەر بە میدیا و میدیاکاران ئەنجام دەدرێن. بکەرانی تاوانەکان یان نەناسراون یان ناسراون و بە ئازادانە لە ناوماندان و دەسەڵاتی یاسا لە بەردەمیان لاوازە. کەیسەکانی ڕۆژنامەنووسانی تیرۆرکراوە لە هەرێمی کوردستان سۆرانی مامە حەمە و دکتۆر عەبدولستار تای شەریف و سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و وداد حسێن نمونەی زەقی دەربازبوونی بکوژانە لە تاوان. دەربازبوون لە سزا بەشێکە لە بازنەی توندوتیژی، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا لە هەرێمی کوردستان ئیرادەیەکی سیاسی هەیە کە بیەوێت دژی بوەستێتەوە؟ وەڵامەکەی تاکو ئێستا نەخێرە. بۆیە دەبێت خەباتی مەدەنی و کۆمەڵگەی مەدەنی لە عێراق و هەرێمی کوردستان بە جۆشتر بن بۆ ئاشکراکردنی بکەرانی ئەو تاوانانە بە ئامانجی کۆتایی هێنان بە کللتوری دەربازبوون لە سزا و پەلکێشکردنی ئەنجامدەرانی بۆ بەردەم یاسا. ئامادەبوانی بەڕێز ماوەیەکە کۆمەڵێک داوای یاسایی بەرامبەر بە کۆمەڵێک ڕۆژنامەنووس لە شارەکانی هەولێر و کەلار تۆمار کراون. ئێمە لە سنتەری میترۆ هەڵوێستی خۆمان هەبوو بە دەرکردنی بەیاننامە و لێدوان بۆ میدیاکان و داوامان کرد کە پەنابردن بۆ یاسایەکی تر جگە لە یاسای ڕۆژنامەگەری لە کەیسەکانی ڕۆژنامەنووسان شێوازێکی تری فشارە بۆ سەر ڕۆژنامەنووسان و داوامان کرد هەموو ئەو کەیسانە لە چوارچێوەی یاسای کاری ڕۆژنامەنووسی بەڕێوە بچن، یاساکان نەکەنە ئامرازێک بۆ تۆڵەسەندنەوە لە ڕۆژنامەنووسان. لێرەوە تاکید دەکەینەوە پێویستە ڕاگرتن یاخود تەوقیفکردنی ڕۆژنامەنووسان لەسەر کەیسەکانی تایبەت بە بڵاوکردنەوە نەمێنێت. لە کاتی لادان و خراپ بەکارهێنانی دەسەڵات لەلایەن کارمەندانی بواری گشتی یاسا ڕێگەی داوە ئەو کارانەیان بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت. بۆیە باشترە سانسۆر و ڕێوشێنە یاساییەکانی ئەو کەسانە لە ڕێگەی وەڵامدانەوە بێت. خۆ ئەگەر یاسایش دەگرنە بەر ئەوە با یاسای تایبەت بێ بەکارەکەمان کە یاسای کاری ڕۆژنامەنووسیە نەک یاسایەکی تر. لە کاتێکدا مەراسیمی ئەم ساڵ ڕێک دەخەین هێزە ئەمنیەکانی عێراق و میلیشای نەناسرا و توندوتیژی بەرامبەر بە خۆپیشاندەران و ڕۆژنامەنووسان ئەنجام دەدەن لە عێراق و لە باشووری عێراق. سنتەری میترۆ CDO بە توندی ئیدانەی ئەو هێرشانە دەکات کە هێزە ئەمنیەکان و میلیشا قەناس بەدەستەکانیان بەرامبەر بە خۆپیشاندان ئەنجامیان داوە. دەبێت حکوومەتی عێراقی بزانن هێرشکردنە سەر میدیای ئازاد واتە هێرشکردنە سەر دیموکراتیەت و داوا دەکەین حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی دەست بەجێ ئەو هێرشانە ڕابگرێت و بکەرانیان ڕادەستی دادگا بکات. سڵاو لە ڕۆژنامەنووسانی کوردستان و عێراق، نەفرەت و ڕسوا بێت بکوژانی ڕۆژنامەنووسان. بەیاننامەکەی ئێمە طبعاً ڕێکخراوەکان پێکاتن لە 65 ڕێکخرا و چەندین کەسایەتیە. بەیاننامەکەمان ئێمە بۆیە بە عەرەبیشدا ئامادە کردووە لەگەڵ سەنتەری میترۆ و لەگەڵ CDOش بە شەراکەت بۆی کە ئەو ئەم بەیاننامە تعبیرە یعنی بگاتە ئەوان کە ئێمە هەموو کات پشتیوانی لە حرية الرأي والتعبير هكي ضد القمع والترهيب ومع حرية الرأي والتعبير. تعرف منظمات الموقع عندنا عن استنكارها لقيام قوات الأمن العراقية باستخدام القوى المفرطة والقاتلة ضد المتظاهرين السلميين الذين خرجوا بصدورهم العارية وصرخات حناجرهم ضد الفساد ونهب المال العام وسوء خدمات في كافة القطاعات. أي إنه لمن المشين أن تتعامل قوات الأمن العراقية من جهة وقوى المجهولة من جهة أخرى مع محتجين بهذه الوحشية والاستهتار، والتي أدت إلى إزحاق أرواح عشرات من الشباب بعمر الزهور وإصابة آلاف بجروح مختلفة واعتقال أعداد كبيرة من المتظاهرين بما فيهم الجرحى الذين لاحقتهم القوات الأمنية والميليشيات إلى داخل صالات وردهد المستشفيات. ولم تتوقف حالات القمع والإرهاب على ذلك، بل شملت الصحفيين والعاملين في المؤسسات الإعلامية حيث منعت وسائل الإعلام من تغطية التظاهرات حتى قبل انطلاقاتها في الأول من تشرين الحالي. وتصاعدت موجة القمع لتشمل الاعتداء على الصحفيين واعتقالهم وتحطيم أدوات عملهم، لتنتهي بحرق مؤسسات إعلامية ومداهمة أخرى وتدمير أجهزتهم وإجبار بعضهم على وقف البث
وذلك من أجل تعميم على الأحداث ومنع النقل الواقع بالكلمة الحرة والصورة الناطقة التي جسدت الاستخدام المفرط للقوى بما فيها الرصاص الحي ضد المتظاهرين.